ئەم کاتتان باش بەڕێزان ژینۆ مەحەمەدم لە کوردستان 24ەوە لەگەڵتان دەبین. ئەم شەویش تایبەتەکەین با گفتوگۆیەکی تایبەت بە میدیا لە نێو میدیادا باسی کوردستان 24 دەکەین بۆ خۆتان نەزانن ئەمڕۆ بە دیاریکراوی ساڵیادی دامەزراندنی میدیای کوردستان 24 بوو کە بە پێویست و گرنگی دەزانم جارێکی تر لێرەوە پیرۆزبایی لە خۆمان و لە تەواوی بینەر و وەرگرەکانمان بکەین بەو هیواین توانی بێتمان بوو بینێتە شوێنی متمانەی ئەوان و ئەو ئەرکەی کە لە سەرشانمانەیە بە ئەمانەتەوە بیگەێنین. میدیای کوردستان 24 هەندێک پێوەری داناوە و کردوێتی بە بنەما و ئیتیکی ئیشکردنی خۆی یەکێک لەوانە کە ڕازگۆییە لە گەیاندنی هەواڵەکان پرسەنەتەوەی و نیشتیمانیەکانە و بەلایەوە گرنگە ئەو پامەی کە دەیگەێنێتە وەرگر و بینەر دوور بێ لە چاواشەکاری و کۆمەڵێک بنەمای دیکەی هەواڵ کە وا لە بەرنامەشیدایە کوردستان 24 جارێکی دیکە پێداچوونەوە بە داڕشتنەوەی هەواڵدا بکات بۆی ئێمە بزانین چی دەبێتە هەواڵ و چی بدەین بە وەرگر و بینەرەکانمان. گفتوگوی زیاتر دەکەم لەسەر ئەم پرسە و لەسەر ئەم باسە بزانین ئاخۆ خوێندنەوەی بەڕێزان کە ئەم شەو چەند ڕۆژنامەنووسێکی بەڕێز و دیار و بە ئەزمون لەگەڵمان میوان دەبن خوێندنەوەی ئەوان بۆ میدیای کوردستان 24 چییە و پێشنیارەکانیان چییە چونکە بەلامانەوە گرنگە کە پێشنیار و ڕاو سەرنجەکان وەربگرین و لە داهاتوودا کاریان لەسەر بکەین. میوانەکانم دەناسێنم هەرێک لە بەڕێزان بەڕێز زیرەک کەمال نووسەر و ڕۆژنامەنووس لە ستۆدیۆ لەگەڵمان ئامادەیە بەخێر هاتی کاک زیرەک، خدر دوملی نووسەر و ڕۆژنامەنووس بە هەمان شێوە زۆر بەخێر بێن، هەروەها میوانێکی دیکەی بەڕێزمان لە ستۆدیۆکانمان لە سلێمانیەوە بەڕێز کاک شوان محەممەد، زۆر سپاس بۆی کە ئامادەی کاک شوان لەگەڵمان لە سلێمانیەوە. سپاس بۆ میوانەکانم دەست با گفتوگۆکانمان دەکەین. کاک زیرەک سەرەتا دێمە لای بەڕێزتان بۆ خۆتەزانی ئەمڕۆ 7 ساڵ بەسەر دامەزراندنی میدیای کوردستان 24 دا تێدەپەڕێت ئێمە پێ دەنێنە قۆناغێکی نوێ ساڵێکی نوێ بۆ ئیشکردن. جارێ با بزانین پێم خۆشە لەوە دەست پێ بکەم بزانم زەڕوریەتی یاخود گرنگی دامەزراندنی میدیای کوردستان 24 تۆکو ڕۆژنامەنووسێک لە چیە ئەیبینیتەوە؟ زۆر سپاس بۆ ڕخسانی و دەرفەتا. سەرەتا لە ناخی دڵمەوە پیرۆزبایەکی گەرم ئاراستی بەڕێوەبەر و سەرجەم ستافی کارکردنی کەناڵ 24 دەکەم، پیرۆزبایان لێ دەکەم، هیوای سەرکەوتنیان بۆ دەخوازم بە هیوای تەمەندرێژی. دیارە من بەڕاستی دەمێ ئاماژە بەوەش بکەم منۆک و خۆمەک و زیرەک کەمال لە میانێ ئەو 7 ساڵەدا زیاتر لە 50 دیمانم لەو کەناڵە کردووە، لە بۆ مێژوو دەیڵێم لەبەرەوە هەندێک پرەنسیپی ئەخلاقیە من لە هیچ کامێک لەو دیمانانێک کە کردومە دیمانەی جۆرا زۆر بووە لەسەر ڕەوشی سیاسی، لەسەر ڕەوشی ئازادی، لەسەر کای زۆر بە زۆر بە هیچ شێوەیەک نە لەلایەن بەڕێوەبەر نە لەلایەن کارمەندانەوە هیچ سەرنج و تێبینێک لەسەر قسەکانی من نەبووە، بە هیچ شێوەیەک پیان نەگوتومە وا قسە بکە و وا قسە مەکە. ئازادانە لێرە گزارشتم لە بیر و بۆ چوون و بیر و ڕای خۆم کردووە، مشایەتی ئەویان بۆ دەدەم بەڕاستی لە میانێ ئەو 7 ساڵەدا بە هیچ شێوەیەک ئەگەرچی هەستیشم کردە زۆر جار پێچەوانەی ڕوتی کارکردنی کەناڵ 24شم کردووە. زانی چۆنە هیچ شتێک بەڕەهایی ناتوانین قسەی لەسەر بکەین بڵێن کەناڵ 24 100% پیشیانە کاری کردووە یان کاری نەکردووە بەڕەهایی ناتوانین قسە لەسەرەوە بکە. کەناڵ 24 با بڵێن کەی 24 خۆی ناداتە دەستێک پێناسا، ناتوانین لە یەک چوارچێوەدا کۆی بکەینەوە. لەناو کەناڵ 24دا خەتێکی نەتەوەیی نیشتیمانی هەیە، ئەو خەتە نیشتیمانی و نەتەوەییە من خۆمی تێدا دەبینمەوە، لەبەرەوە زۆر جار بۆتە منبەرێک بۆ من بۆی تیایدا بەرگری لە نیشتیمان بکەم، لە کوردستان بکەم، لە دەستکەوتەکان بکەم، لە ئازادی بکەم، لە ماناکانی ئازادی، لە ماناکانی سربەخۆیی گەلەکەم، سربەخۆیی کوردستان بکەم. کەناڵ 24 دەرگایەکی باشی کردوتەوە لەو ڕۆوە لە بۆ ئەوانەی کەوا نەتەوە خوازن نیشتیمانی خواهاتن نەتەوە لە فۆرمە پێشکەوتنەکەی، لە فۆرمە مۆدرنەکەی، لە فۆرمە دیموکراسی خوازەکەی دەرگایکی باشی کردوێت و بەڵام لە هەمان کاتدا هەر لە کەناڵ 24دا خەتێکی حیزبی سیاسی شەیە و مافی خۆشیانە. ئەو خەتە حیزبی سیاسیە لە کەناڵ 24دا بەسەر کامیان ئازاڵە حیزبی سیاسیەکە بەسەر نەتەوەی و کوردستانێکە دازاڵە یاخود بە پێچەوانەوە لە هەردوو دەرگای کردوتەوە. لێرەدا من ناتوانین پێوەرێک دابنێمیان ناتوانم لەبەرەوەکو باسم کرد هەم خەتێکی نیشتیمانی نەتەوەیی هەیە تایدا منبەرێکە کە ئینسان بتوانێت تایدا بەرگری لە ئازادی و سربەخۆیی و ماناکانی نیشتیمان بکە و لە هەمان کاتدا خەتێکی حیزبی سیاسی تۆخیش لەناو کەناڵ 24 هەموو حیزبێکیش ئازادە، هەموو کەناڵێک ئازادە خۆی چۆن کار دەکات چۆن کار ناکە، بەڵام لە هەمان کاتدا ئەو دوهێڵە بە تەریبی لەگەڵێک لەناو کەناڵ 24دا دەڕۆن. توانیوێتی باڵانس ڕابگرێت؟ لەو ڕۆوە توانیوێتی هەم وەکو کەناڵێکی
گزارشتکار لە حیزبێکی سیاسی دیاریکرا وەکو ئاراستەیەکی سیاسی دیاریکرا و کاری کردووە وەکو باسم کرد بە ئاراستەکەی دریدا کاری کردووە لە هەردوو بواردا بە شێوەیەکی بەرفراوان کاری کردووە و تا ڕادەیەکی زۆریشدا من دەڵێم تەریب بەیەکەوە ڕۆیشتوونە. زۆر باشە. بەڕێز خدر کاک زیرەک دەڵێت کەناڵێکی نەتەوەی و نیشتیمانیانە کاری کردەوە و هەندێک کات ئەم خۆی تێدا بینیوەتەوە لەو پەیامەیە. ئایا بەڕاستی کوردستان 24 توانیوێتی ئاوا کار بکات؟ چونکە من ئەمشەو پێم خۆشە زۆر ڕەشە ڕاشکاوانە گفتوگۆ بکەین بۆ ئەوەی کە سەرنج و پێشنیارەکانی ئێوە گرنگە بەلامانەوە. زۆر سوپاس لە دەستپێکی زۆر پیرۆزبایی لە هەموو کارمەند و بینەر و بەدواداچۆنی کوردستان 24 دەکەم لە خاوەن یەکەم بیرۆکەکەی دامەزراندن و تا ئێستا. وەڵی من دەتوانم لە سێ خاڵی زۆر گرنگ ئەوەی قسەی مامۆستا زیرەک تەواو بکەم. یەکەم کەی 24 بوویتە منبەرێکی سیاسی جاری بە هێزەوە، دووەم بۆ منبەرێکی هەواڵ، سێەم منبەرێکی گفتوگۆ. ئەوە طبعاً شتێکی ئاسان نینە لە کەناڵی ئاسمانی ئەم هەرسێکیانە بە هاوتەری بە یەک ڕێگا بڕوات. دووەم شتی زۆر گرنگ ئەوەیە کە مامۆستا زیرەک باسی مەسائلی نیشتیمانی کرد، مەسائلی مرۆڤایەتی، مەسائلی سیاسی. ئەوە سیاسەتە، کەناڵی سیاسیە، شتێکی زۆر احتیادیە جاران ئەوەی بیرۆکەی سیاسی زاڵ بێت لەسەر زۆر شت. ئەوە طبعاً ئەوە بەداخەوە دوایی لەسەر پیشنیارەکەش هەندێک قسە دەکەن. ئەمە وای لێ کردو هەندێک جاران حتى پەیامنێرانشی بەو ڕوحیەتە بەو نەفەسە خۆ ببینن، چونکە ئەوان خۆ ئەیزانن وەکو بەرگری کار لەو وڵاتە توانیوێتی لەو نەفەسە سیاسی حیزبیە بێتە دەرەوانێ ئێوە وای ئەبینن لەم ئەخیرەوە وردە وردە خەریکە دەرەچێت و طبعاً 7 ساڵ بۆ کەناڵێک ئێمە دەرێن ئەوە ئێستا لەسەر خۆ ڕاوەستاوە ئێستا، یعنی چونکە کەناڵی ئاسمانی زوو جێگەی خۆ ناگرت لە ناو خەڵکەوە. لە 7 ساڵ سێ خاڵی سەرەکی یەکەم بینەری خۆی زیادی کردووە و جێگەی خۆ لە ناو خەڵکەوە، دووەم وەکو سنتەرێکی میدیایی هەبوونی زۆر بەهێزە لە کوردستان و لە سێەم ئەوە خەریکە لە عێراق لە ئەم دو ساڵی دواوی زۆر لە ناو عێراقیش و لە دەرەوەی عێراق و لە دەرەوەی هەرێمی کوردستان 24 بوو پەیامەکانی توانیوێتی بچێتە ناو خەڵکەوە، بۆ ناو خەڵکەوە زۆر بەهێزە، بواری بابەت و بەدواداچۆنی هەندێک شت هێشتا زۆری ماوە، بەڵام بوویتە منبەرێک ئەو منبەرە ئێستا جێگای خۆ وەکو دەڵێن لە ئەساسێکی زۆر دکمەن و بەهێزەوە ڕاگرتووە. و من بەتەسەوەرەکەم ئەگەر لە قۆناغەکانی داهاتوو چونکە بەتەسەوەری منیش وەکو مامۆستا زیرەک لە دەمازن و دا ئێستا زۆر جار هاتوومە ئەستۆدیە برادران زۆر جار بینیمە لە تەدریب لە وەرشە و لەوانە لە سێ قۆناغی زۆر گرنگ تێپەڕیوە. قۆناغی یەکەم ئەوە بوو کە ساڵێک زیاتر 2 ساڵ ناسنامەی خۆ نەبوو، دووەم کە پلان و ئەوانەی دانا کاتێکی زۆر پێچۆ نزیکەی 2-3 ساڵ زیاتر بێچۆ. ئەم ساڵی ئەخیرەکە کە وردە تۆزێک سەقامگیر بووە بووە وەکو سنتەرێکی میدیایی لە هەرێمی کوردستان کەەوە جێگەی خۆشحالی بۆ هەمومانە. دەستخۆش ئەگەر ڕێمەوەلاتان بەڕێز شوان جارێکی تر سڵاوت لێبێ، سوپاس بۆی کە ئەم شەو لەگەڵمانیت. ئەگەر من داوات لێ بکەم سەرچاوان، ئەگەر من داوات لێ بکەم خوێندنەوەیەکمان بۆ میدیای کوردستان 24 بۆ بکەیت چیمان پێڵیت؟ وڵا سەرەتا سوپاس بۆ جەناب تو بۆ کوردستان 24 کە لەگەڵ دوو هاوڕێ بەڕێزا من کۆ کردوانێک کە کاک زیرەک دەمێ ساڵە نەمبینیەوە و هاوڕێی نزیکیشم بووە، هەروەها کاخدریش چەند ماوەیەکە نەمبینیوە کە ئەویش هاوڕێکی خۆشەویستم بۆ و لەگەڵ کاخدرا ماوەیەکیش ئیشمان کردەوە هەم لەگەڵ کاک زیرەکیشە لە دوو کەناڵی جیاجیا. پیرۆزبایی لە کوردستان 24ەکەم وانەی ئیشیان تا کردووانەی پێوەی ماندوو بوون. من ئەڵێ دۆستەوەیم گرێنێ، من هەموو ساحەفەکانی ناو کوردستان 24م خۆشەوێ بەڕاستی و بە تایبەتی ئیدارەی تازە ئیداری پێشوم ناناسی بەڕاستی ئیداری تازەی ئەوانە خەڵکێکن ساحەفین کاک ئەحمەزاوەتی و کاک عەبدولحەمید زێباری و ئەمانە خەڵکێکی ساحەفین و مارەسەی ساحەفەیان کردووە لە میدیا عالەمیەکانە. لەبەرەوە من پێشبینیەکەم ئەگەر حیزب ڕێگەیان پێ بە دەستیان کراوە بێ بتوانن تەکانێکی باش بە کەناڵی کوردستان 24 بن. ئەمە خاڵێکە. خاڵیشی دووە من بە پێچوانەی و دوو هاوڕێوە قساکەم ڕاستی کەناڵی کوردستان 24 کەناڵێک بووە وەکو وتم با دۆستەوە بێ کە قسە بۆ ڕۆژنامە نووسەکان و پرۆفیشناڵەکانی ناوی کەناڵ 24 کەناڵێک بۆ بەڕاستی بۆ سەپاندنی ڕێی دەسەڵاتی کوردی بەو بۆیە پارتیانەی کە بەسەر دەسەڵاتی کوردی وەزاڵە بەسەر کۆمەڵگای کوردیا لە کاتێکا ئیشی میدیا ئەوەیە کە خەم و هەموم و
داواکاریەکانی خەڵک بگەێنێت تا دەسەڵاتی سیاسی و لە بینی کۆمەلگا و لە بینی دەسەڵاتی سیاسیە ئەوە خاڵک کاکشوان ببوورە ئەگەر هاوکارانم یارمەتیمان بن دەنگی کاکشوانمان بۆ زیاد بکەن بۆی میوانەکان بە باشی گوێیان لێبێت. فەرموو بەرداوام بە کاکشوان. بەڵێ زۆر بەسەری عێڵێمەوە کوردستان 24 خیتابی دەسەڵاتی سیاسیە بەسەر کۆمەلگای کوردیەوانێ و ئەم خیتابە خیتابێکی تا ڕادەیەک لەسەرەوە هاتۆتە خوارەوانەیە خیتابی کۆمەلگانیە بۆ دەسەڵاتی سیاسی لە کاتە کایشی میدیا ئەوەیە. خاڵێکی تریان کە من پێ زۆر بە ضروری زانم ئاماژەی پێ بکەم بەڕاستی چەکێک نەبووە بەدەست کۆمەلگا و بەدەست نوخبەی ڕۆشنبیری کۆمەلگاوانێک کە دیفاع لە ئازادی بکە و پانتای ئازادی زیاکە بۆ نمونە جراوەکانی بادینانە کە کەمترین ڕووماڵێکە دەگە ڕووماڵیش بکرا بەڕاستی بە شێواویەی کە دیان بەلانی کەمان ڕێی ئەولایتیانە ئابوو ڕێی جراوەکان و کەسوکاری جراوەکانی تیانە ئابوو کە بە دڵنیاوانێ ئەو کەیسا ئەگەر بەشێکی کەمی حەق بێ بەشێکی زۆری ناحەقە و من قەناعەتی شوایە تا ڕادەیەک ناوچەگەرێتی بە خیتابی کوردستان 24 هەبووە کەمتر ڕووماڵی ناوچەکانی سلێمانی کردووە زیاتر گەڕاوە بە ناوچەکانی سلێمانیە کە خەلل و کەم و کوڕەکان لە کاتێکا کە لە زاخوانێت تا بڵین ئەتوانین بڵێنە تا کەلار و کفری و ناوچەی گەرمیان کوردستان قەیرانی خۆی هەیە و قەیرانێکی سیاسی بینی حیزبەکانی دەسەڵاتەوە اینجا قەیرانی ئەوان و قەیرانی کۆمەلگایە. بۆیە من هیوادارم ئەم ئیدارە تازەیە ئیدارەیە بێت کە بە حکومی بە ئاماژەم پێکرد خەڵکێکن کە لە میدیا عالەمی ئایشان کردووە هیوادارم ببێ بە میدیای خەڵک ڕاستە حیزبیشی تیا بێ بەڵام حیزب پراوێزیشی کەم داگیرکە لەو میدیایە ئەگەر ئەمانەوەی میدیایەک بێ بمێنێتەوانێ و مقاوماتی مانەوەی هەبێ واگەسبێنە حیزبیش دەسی لێ بەرات بڵین بتوانێت خۆی بژێنێت و بتوانێت لەسەر پێی خۆی بۆسێ ئەم لە ڕووی خیتاب و هەم لە ڕووی دارە و هەم لە ڕووی دارایشوانێ خاڵێکتر کە من بە مەبەستمە ئاماژەی پێ بکەم ڕێخستنی بینی گرفتێکی گەورەیە ئەمە هەر لە کوردستان 24 نیە لە هەموو کەناڵەکانی تریشا هەیە گرفتی بینی ڕێخستنی بینی موەسسەی حیزب و دامەزراوە میدیایەکان ئەمە خەلەلێکی زۆر گەورەیە کەس نازانێت چۆنە شەفاف نییە لەو مەجالا و هەروە ئێمە گەرەمانەوێ بەڕاستی میدیایەکی تا ڕادێکی معقول و تا ڕادێکی باش شەفاف دروستیکەین بێ ئەم میدیایە بەڕاستی سەرچاوی دارایی ئاشکرا بکە من نەزانم سەرچاوی دارایی کوردستان 24 حیزبە و لەوانەیە مەکتەب سیاسی حیزب بێ بەڵام ئەمە ضرورە کەشف بکرێ وەکو چۆن کە بەڕێز سەرۆکی حکوومەت کەم کەناڵە زیاتر وان ناساوە کە سەر بۆ بێداوە لە میدیاکارەکانی ترەکا کە سەرچاوی دارایان ئاشکرا بکرێن ڕاستە سەرچاوی دارایی کوردستان 24 پارتیە بەڵام خۆ بێ بزانێت چەند سەرفەکرێەوە لە چۆپی ئاکرێ ئەمانە ئەو ڕێگەزانە نەگەر ئیشی لەسەر بکرێ بە قەناعەتی من کوردستان 24 پێنێتە هەنگاوێکی باشوانێ و من ئومێدیش لەو هاوڕێیانەکەم کە ساحەفین تایە و ساحەفێکی پرۆفیشناڵن کە بتوان هەتا ئەخیری مەتاف هەوڵ بدەن جانبی پرۆفیشناڵی زار بێ بەسەر جانبی حیزبیە زۆر باشە کاکشوان هەڵبەت من دڵنیا بووم کە بەڕێستان ڕای جیاوازتان هەیە هەر بۆیە خۆم و میوانەکانم بێدەنگیەک باڵی بەسەر کێشان بۆ یەک جۆمان لە پێشنیارەکان و لە سەرنجەکان و لە تێبینیەکانت بێ کە ئەمانە بە هەند وەردەگیرێن بەڵام ئەمێ ئەوە بڵێم کە کوردستان 24 دامەزراوەیەکی سەربەخۆتر بۆ زیاتر نەک حیزبی با بێمە سەر ئەوەی کە باسی میدیا بە شێوەیەکی گشتی هەر لەگەڵ بەڕێستا بمێنمەوانێ یعنی ئێستا شتێک هاتۆتە ئاراوە چۆنەڵی دوێنێ شەو کاک ئەحمەد هەر لێرە لەم ستۆدیۆی میوان مابوو باسیەوەی کرد کە سۆشیال میدیای تێپەڕاندووە ئێستا جۆرێک لە فەوزا دروست بووە ئەمانەیە بزانین ئەو پەیجە بێدایک و باوکانەی کە زۆر بوون ئەمانە چ کاریگەرێکیان لەسەر پەیامی میدیایی لەسەر کاری میدیایی لەسەر چاواشەکاریەکان ئەمانە سەر بەکێن ئەمانە کیان لە پشتە سیاسەتیان چۆنە خۆ ئەمانن کە فەوزاکەیان زیاتر دروست کردووە سەریان لە میدیا ڕاستەقینەکە شێواندووە سەرەتا پێویستە ئەوە بوڵین کە سوۆشال میدیا ئەمەوێت لەسەر ئەوە قسە بکەم چونکە وردە بە حکمی و کەشە سیاسی و ساقافی لەناو کوردستانە هەیە خەریکە خەڵک زۆر ئەرێنیە بێ و ناوەندی سیاسی و ناوەندی ڕۆشنبیری و ناوەندی کۆمەڵایەتی ئێمەش ئەرێنیە بێ لە ببوورە نەرێنیە بێ لەسەر سوۆشال میدیا ئینتاجێکی بەشەریە سوۆشال میدیا بۆ خۆی کۆمەڵێ دەستکەوتی گەورەی هێناوەتارەوە سوۆشال میدیا ڕێگەی ئەو بە خەڵک تعبیر لە خۆی بکە سوۆشال میدیا ڕێگەی بە خەڵک گاوە کە میدیایەکی هەبێ سوۆشال میدیا ڕێگەی بە خەڵکی کوردستان ناوە کە میدیاکان زوربەی حیزبن کە ئەو میدیایەکی بۆ خۆی هەبێ و گزارش لە
بەرهەمەکانی خۆی بکات لە داهێنانەکانی خۆی بکات لە هەمومی خۆی بکات لە داواکارەکانی بکات و ئەمە ئەم ئینجازە بەشەریە هەروەکو مۆبایلەکەی دەستمان مایە هەروەکو ئۆتۆمبیلە وایە کە بەکارێنین ئەکرێ باش بەکاری بێنین ئەکرێ خراپ بەکاری بێنین گرفتی گەورەی ئێمە لە مەجای سوۆشال میدیا ئەوەیە کە هاتۆتە ناو جیهانی ئێمە و بەبێ ئەوەی هیچ خوێندنەوەیەکمان بۆ کردبێ بەبێ ئەوەی هیچ بنەمایەکی پەروەردەییمان بۆ ڕێخست بێ بۆیە پێشنیاری من لەم بەرنامەیە کاقی ئەو بیکەن بە بەرنامەی خۆتان حەقی سوۆشال میدیا ئیشی لەسەر بکرێ لە ناوەندەکانی خوێندنی ئێمە لە سەرەتاییەوە بکوێنرێت چونکە ئێمە مناڵەکانمان کە سوکارمان هەمووی چەند سەعاتی لەسەر سوۆشال میدیایە بەبێ ئەوەی سەرەتاییترین ڕۆشنبیری لەسەر هەبێ ئەم ئینتیباعی کە ئێستا ئەمەوێ بێن جۆزمە بۆ خاڵی بوونان بۆ ڕێخستنەوەی کاری سوۆشیال میدیا بەڵام بۆ خۆت ئاگادار بووی کە هەرایەکی لەسەر دروست بوو خوێندنەوەی یەکەمی بۆ کرا و ڕاگیرە بەڵێ من یەکێکم لەوانەی دژیمی بەڵێ بۆ کارەکەی چی بوو بزانین خراپەکەی لە چیە بەوەی کە تۆ ئێستا هۆکارەکەی وەشی بۆ باسەکەم ئەگەر ڕێگەم بێ بەشی دووەمی باسکەم بەشی دووەمی ئەوەیە کە بەڕاستی ئەگەر من ئالێرەوە خاوەنی قسەی خۆمم ئەگەر حیزبەکان کای سیاسی ئێمە بە تایبەتی حیزبە دەسەڵاتدارەکان و بەشێکی لە حیزبی معارەزەش ئەگەر بڕیارێ بن لە مەکتەب سیاسی و لە شخصی کاک مەسعود و لە شخصی برادانی یەکێتی و حیزبەکانی تەوانێ هەر ئەندامێکی مەکتەب سیاسی و سەرکردایەتی یا و خود خۆیان کە خاوەنی سوۆشال میدیایەکی سێبەرن و هەیە و لە ناویشانە خەڵکەیە قیادەیە کات و پارێکی خەیاڵیشی مالی سیاسیشان بۆ سەر کردووە قەرار بن من قەناعەتم وایە دۆخی سوۆشال میدیا لە کوردستانە زۆرە گۆڕێت تاکوتەرا ئەوانە ئەمێنەوانێک کە ئەو پێیجانەی کە تۆ باسیەکەی کە تەشیر و ناوزڕان بە خەڵکەکە و بۆ زانین ڕۆژنامەنووسی جددی و خەڵکی ڕۆشنبیری جددی پێیجی وەهمی نییە و بە جددیانە ئیشەکە لەسەر ئەو پێیجانی کە لەبەر دەستایەتی لەبەرەوە ئێستا ئینتیباعی دروست بووە کە هەمومان دژی سوۆشال میدیا لە کاتێکا کە وەکو ئاماژەم پێکرد سوۆشال میدیا بەشێکی سەرەکی و ئینجازێکی بەشەری ئەمڕۆی میدیایە بۆ زانین سوۆشال میدیا پاشکۆی ئەو میدیا تەقلیدیەش نییە کە ئێستا هەیە ئێستا ئێمە بۆ خۆمان ئینتیباعێکی خراپمان هەیە و ئەزانین کە سوۆشال میدیا یاریدەدەری ئەم میدیانەی ئێمەیە بڵین ئەم میدیای تەلەڤیزیۆنی ئێوە یا وێبسایتەکان یا جەریدەکان یاریدەدەری نییە ئەو بەخۆی عالەمێکی جیایە خاوەنی کۆمپانیای جیایە خاوەنی شتی تری جیایەوە وردە حتا خەریکە بەڕە لەژێر پێ ئەم میدیا تەقلیدیەکان ڕاکێشێ خاڵێک کە منەمەوێ باسی کەم هەر بەعام دۆخی میدیا لە قەیرانێکی گەورایە دۆخی میدیا پەیوەندی هەیە بە بەڵێ دۆخی میدیای کوردی لە قەیرانێکی گەورایە بە قەیرانە گەورەکەشی ئەوەیە کە پەیوەندی هەیە بە ڕنگدانەوەی ئەو دۆخە سیاسی کە لە ئارایە لە کوردستانە کە ئەویش خۆی لە قەیرانایە لەبەرەوە میدیاش بە شێوەی لە شێوەکان لە قەیرانێکی گەورایە ئەم قەیرانە شەگەڕێتەوە بۆ کۆمەڵی هۆکار کە بە تەسەوری من بەشێکی گەورەی ئەوەیە کەمالێکی سیاسی زۆر ڕژاوەتە ئەوێ و سەروبنی نییە و کای سیاسی ئەمە مناڵم بەرپرسی هەموویەتی بەڵام بەرپرسی سەرەکی دۆخە میدیا قەیراناویە کە لە کوردستاناژی دەست خۆش کاکشوان مامۆستا زیرەک میدیای کوردی لە قەیرانێکی گەورەدایە لای تۆ هۆکارەکەی چییە؟ من پێمە هەر میدیای کوردی لە قەیرانێکی کوشندەدا ناژی سوۆشال میدیا لە قەیرانێکی کوشندەدا دەژی ئەوەی کاکشوان باسی دەکات لەسەر سوۆشال میدیا لە ڕووی مەبدەئی لە ڕووی بنەچەکەی مێژووی سوۆشال میدیا زۆر گرنگە لە کرانەوەی کۆمەلگا لە کرانەوەی فەزای ئازادی کە بۆتە دەواازەیەک بۆی جاران تۆ لە ڕێگای ڕۆژنامەیە گۆڤارێک ڕادیۆیەک تەلەڤیزیۆنێک گزارشت لە بیرروبۆچوونەکانی خۆت دەکرد ئێستا لە ماڵی خۆت دانیشتی دەتوانێت ئازادانە بیرروبۆچوونی خۆت دەرببڕی بەڵام لە وڵاتی ئێمە چۆن حیزب خراپ بەکارهاتوە چۆن پێگەی حیزبی خراپ بەکارهاتوە چۆن زۆر جار با بڵێن کەسێک کە بە پرسیارێکی حکومی وەردەگرێت دەبێت بە وەزیر بە ئەندام پەرلەمان دەبێت بە ڕایشکار پێگەکەی خۆی خراپ بەکاردێنێت و سەرنجام گەندەڕی لێ دروست دەبێت من پێم وایە لە هەرێمی کوردستانیش سوۆشال میدیا زۆر خراپ بەکارهاتوە بڵێ ئەوەی جەنابی کاکشوان دەیڵێ لە ڕووی مەبدەئی لە ڕووی پێناسەی مێژووی زۆر ڕاستە سوۆشال میدیا ناکرێت ئێستا کۆمەلگای مرۆڤایەتی بەڕاستی یەکێک لە دەستکەوتە گەورەکانی کۆمەلگای مرۆڤایەتی تەکنۆلۆژیا گەیاندن و ڕاگەاندن لە قۆناغی ئێستادا سوۆشال میدیا بەڵام داخەکەم وەک باسم کرد وەک چۆن لێ لە وڵاتی ئەمە سیاست حیزب ئاین هەموو بوارەکان خراپ بەکاردەهێنرێن و وەکو بە شێوازێک دەخرێت لە سوۆشال میدیا لە وڵاتی ئێمە خراپ بەکاردەهێنرێ ئەوەی کاکشوان باسی کرد ئەوەی کە سوۆشال میدیا وەکو گزارشکردنێک لە ئازادی بیرۆڕاو بە مەبەستی چەسپاندنی ئازادی و بەرگریکردن لە دموکراسیەت و لە مافەکانی برۆ بەکاردێک کەمینەیەکی یەکجار کەمە لە ناو کۆمەلگای ئێمەدا دەیان پەیج و ناوەند و ئەکاونت و دەیان لاپەڕی فەیسبووکی هەیە کە بەڕاستی وشیاری کۆمەلگایان تێکداوە کۆمەلگایان گەوجاندووە با بڵێن بۆ تەمای تێکدانی سیستەمی خێزانی بۆ تەمای بەلا ڕێدابردنی ئۆپۆزیسیۆن بۆ تەمای بەلا ڕێدابردنی
ئازادی ڕۆژنامەنووسی ئازادی گشتیەکان واتە لە هەرێمی کوردستانی سوۆسیال میدیا بڕوە نەرێنیەکەی زیاتر بەکاراتوە نەک بڕوە ئەرێنیەکەی بۆی داخەکەم قەدەری و کۆمەلگای ئێمە وایە هەر دەستکەوتێک چۆن مۆبایل دەستکەوتێکی گرنگی مرۆڤاتی و زۆر جار لە ناو ئێمە وەکەر کۆمەلگایکی تر مۆبایلی خراپ بەکاردێ ئەنتەرنێت خراپ بەکاردێ میدیا خراپ بەکاردێ واتە ئەو دۆخە کوشندێک کە دووساری میدیای کوردی بوو کە میدیای کوردی لە شەڕی ناوخۆدا بەش بوو بەسەر دوو هێزی سیاسیدا بەشی زۆری باڵێن و لە هەمان کاتدا میدیای کوردی کە نەیتوانی ببێ بەو شێوەیە وەکو ئەوی کە پێی دەگوترێت دەسەڵاتی چوارەم بەداخۆ کە سۆشیال میدیاشات کە ئەو ڕۆڵی سۆشیال میدیا ئێستا لە وڵاتێکی پێشکەوتو لە وڵاتێکی دیموکراسی لە وڵاتێکی باڵێن کۆن و تازەدا دەبینێ لە وڵاتی ئێمە بە ئاراستەیەکی سلبی بەکار هاتووە. مامۆستا زیرەک بۆ خۆتە زانی ئێستا با بێمە سەر پرسێکی دیکە لە میدیا و سۆشیال میدیا ئەویش پرسە کۆمەڵایەتیەکانە کە کاریگەریەکی زۆر خراپی کردوتە سەر لایانی دەرونی هاوڵاتیان ئەمانوێ بزانین کە با بێمە سەر کوردستان 24 توانیوێتی چۆن مامەڵە لەگەڵ پرسە کۆمەڵایەتەکان بکە بە شێوازێکی تەندروست مامەڵی لەگەڵ پرسە کۆمەڵایەتەکان کردو و گەیاندنی ڕاستیەکان بە وەرگر و بینەرەکانی یاخود نەخێر بە پێچەوانەوە کاری کردووە. هەڵبەتە لێرەدا ئەمە ناتوانین بە زمانێکی ڕەها قسە بکەین لە کەناڵ 24دا کۆمەڵێک بەرنامەی جیازیا هەیە کۆمەڵێک بەرنامەی هەیە من بۆ خۆم تەماشایان دەکەم بۆ خۆم بینەریمی کە ئیتر جۆرە جۆرە هەندێکی تەرفیهیە هەندێکی با بڵێن نیشاندانی پارچەکانی تری کوردستانە باسکردنە لە کێشەی سیاسی لە پارچەکانی تری کوردستان لە کللتوری باڵێن کۆمەلگای ئێمە میلەتی ئێمە نەتەوەی ئێمە گەلی ئێمە لە پارچەکانی تر لە باشووری کوردستان واتە کۆمەڵێک بەرنامەی جیازیا هەیە بەڵام وەکو باسم کرد لە کەناڵ 24دا خەتێکی حزبی سیاسی تۆخەیە زۆر جار ئەوە بۆتە بربەستێک لە بەردەمی ئەوەی کەوا کەناڵ 24 بینەرەکانی لەو ئاستەدانە بن کەوا پێویستە هەبی واتە من دیسا تاکید دەکەم حزبێک سیاستێک ئازادە لەوەی کەناڵێکی هەبێ گزارش دەخۆی بکە لە ئەنگری خۆی بێ بەڵام بە زۆرێک نەبێ لە ئاستی هەندێک هەواڵی زۆر گرنگ خۆی بێخەبەر بکە بەڵام لە ئاستی هەندێک پێم بڵێ کوردستان 24 لە چی خۆی دابڕاندووە لە چی خۆی دوور خستۆتەوە نەیتوانیوە پەیامەکە بە باشی بگەنێت چونکە هیچ هێڵێکی سوورێسا بۆ هیچ لایەنێکی دیاریکراونی لە کوردستان 24 بۆ کارکردن ینی پێمان خۆشە بزانین ئەو ڕێگریانە چی بوو یاخود ئەو بابەتانە چی بووە کە ئێمە وەکو میدیاکار نەمانتوانیوە لە کوردستان 24 دەستی بۆ بەرین و ئیشی لەسەرکەین بۆی لە داهاتوە بیکەین. ئەزانی چۆنە زۆر جار من تاکید لەوەی دەکەمەوە بمانێ نەمانەوەێت لە پشت کەناڵ 24 پارتی دیموکراتی کوردستان هەیە وەکو حزبێک من ڕێز و احترامم بۆ حزبەتی کۆشەر هەیە سڵاو و ڕێزم بووان هەیە بەڵام زۆر جار لەگەڵ خەتی عامی ئەو حزبە دەڕوە زۆر هەواڵ هەیە کە ئەگەر لە بەرژەوەندیە گشتیەکانی ئەو حزبە نەبێ با بڵێن بڵاوی ناکاتەوە بەڵام زۆر هەواڵیشێ زۆر جار بڵاوی کردوتەوە پێچەوانەی سیاسەتی گشتی پارتی دیموکراتی کوردستان واتە هەردوو لایەنی هەردوو لایەنی هەبوو هەردوو لایەنی هەبووە هەم کۆمەڵێک راپۆرت و هەواڵم بینیوە لە کەناڵ 24دا کە پێچەوانەی سیاسەتی گشتی پارتی دیموکراتی کوردستان بووە و هەم بەڕاستی لە زۆر بواریشدا 100% تەریب لەگەڵ خەتی عامی خەتی گشتی پارتی دیموکراتی کوردستاندا ڕۆیوە دیسا تاکید لەوە دەکەمەوە حزبێک ئازادە لەوەی کە ینی کەناڵێکی هەبێت و گزارش دەخۆی بکە بەڵام بە شێوازێک بێ دوازار ئێمە مەبەستمان کۆمەلگا بێ مەبەستمان میلەت بێ کەناڵ 24 کاتێک دەتوانێت ئێستا خەمی گشتی بێ ئێستا کاتێک کەناڵ 24 دەتوانێت ئێستا و ئایندە بۆ خۆی مسۆگەر بکە کە ببێتە بەشێکی گرنگ لە بزوتنەوەی ڕۆشنبیری و ڕۆژنامەگەری و ئازادی و ڕۆژنامەنووسی لە هەرێمی کوردستان ئیشتان کردووە لەسەری خۆی بابرن لە چوارچێوی پێناسێکدا کۆناکاتەوە من بۆ خۆم وەکو خۆم زۆر جار بۆ نمونێستا جەنابی کاکشوان محەممەد بۆ خۆی بە ئازادی گزارشتی لە بیر و بۆ سنی خۆی کردو هەر لەم کەناڵەشەوە باسی هەڵە و کەم و کوڕی و خاڵە سلبیەکانی ئەو کەناڵی کرد و زۆر جاری من ئاوا دەرفەتم بۆ ڕخساوە دەرفەتیان پێداوم بەبێ تێبینی هەبێ لەسرم بەڵام کەناڵ 24 دەبێت زیاتر کار بک بۆ ئەوەی دیسا تاکید دەکەمەوە ببێ بە بەشێکی گرنگ لە بزوتنەوەی ڕۆژنامەگەری لە بزوتنەوەی ڕۆشنبیری لە بزوتنەوەی ئازادی ڕۆژنامەنووسی لەبەرەوە کێشەی ئێمە لە هەرێمی کوردستان ئازادی ڕۆژنامەنووسیمان هەیە بەڵام ئەو ئازادیە نەچەسپیوە ئەو ئازادیت دەڵەمەیە زۆر جار مەرزدار بووە زۆر جار و ئەوەی ئێستاش بەڕاستی کە هەمانە یاسایەکمانەیە کە ئازادیەکمانەیە ئەو ئازادیێژ مەترسی لەسەر لە دەرەنجامی خراپ بەکارهێنانی میدیا
و لە دەرەنجامی ئەوەی کە سیاست کۆنتترۆلی زۆربەی کایەکانی ژیانی ئەمە زۆر باشە. بەڕێز خدر کوردستان 24 پەیامێکی هەیە دەڵێ من نیشتیمانیانە و نەتەوەیانە و کوردستانیانە کارەکەم. با بزانین ئێمە لە میدیای کوردستان 24 توانیومانە باشووری کوردستان تێپەڕێن بۆ پارچەکانی دیکە، توانیومانە خەمی کوردان لە پارچەکانی دیکە بکەین بە خەمی باشووری کوردستان. زۆر سپاس. والله یەک کۆمنت لە لای کاکشوان و یەک لای کاک زیرەک چونکە ئەوەی کاکشوان باسی کرد گوتی ئەو فەوزای سوسیال میدیا من خۆ بە متابعەکی دقیق لەزانم لە سەرانسەری عێراق لە سوسیال میدیا شتێکی زۆر طبیعیە ئەوەی لە سوسیال میدیا لە کوردستان ڕوو ئەدەت چونکە تەواوکەری عێراق و تەواوکەری بەشەکانی دیکەی کوردستانە ڕنگدانەوەی ململانەی سیاسیە ململانەی ئابووریە ململانەی نێودەوڵەتیە کەی سوسیال میدیا سەقامگیر دەبێت جێگیر دەبێت لە هەر وڵاتێک کە ئەستقراری سیاسی ئەمنی اقتصادی اجتماعی تەواو بوو کە اینجا ئەم هەر چاران لە هەرێمی کوردستانیش زۆر لاوازن وەکو عێراق. دووەم زۆر خەڵک بۆ خۆی بە ئیش بەزانی و ئێستا لەبەرەوە خەمینی ئەزیەتی خەڵکە دەات هەواڵی بێبنەما زانیاری چاواشەکرا و بەڵاویەکات ئەوە فەوزاکەی مامۆستا. دووەم ئەوەی کاک زیرەک وەڵامەکەی لەسەر قسەکەی تو بۆ توانیە کوردستان 24 ببتە ینی کەناڵێک منبەرێک بۆ بە دوواداچۆنی کێشەی خەڵک داخوازی خەڵک وەکو هەندێک بابەت کاکشوانیش باسی کرد. لێرە من حەزم لێ هەندێک خاڵی زۆر دقیق وەکو میهەنیانە باس بکەم. ئەو فرسەتەی لەبەر پەیامنێران و ستافی کوردستان 24 محتەمەلە لە کەسێکی دیکە نینە، بەڵام بەداخەوە زۆر بە حزبیانە جاران بیرەکەن، زۆر بە سیاسەتی حزبیانە بیرەکەن ئەو فرسەتە لە دەستیەدەن. ئەوە شتێکی زۆر گرنگە چونکە ئەگەین بە زانیاری دەست بەگەیشتن بە زانیاریان بۆوان ینی ئاسانترە بۆ ڕۆژنامەنووسانی کوردستان 24 ئاسانترە بەبەست. دووەم زۆرینەیان بە نەفەسی بەرگری لە حکوومەتی شەکەن. خۆمە ئەیزانم دووسێ جاریش ینی ئەگەر نالێم مەسەلەن تەوجیهەوانە ئەیزانم سەرۆکی حکوومەتیش پێیان گوتووە ئێوە کەناڵی حکوومەت نینن، ینی ئێوە دەبێت وەکو هەر خەڵکێکی دیکە ڕخنەش لە حکوومەت بگرن. خۆ بینین بە بەرگری کاری حکوومەت ئەو دەرفەتەی تو لە دەستیان داوە. سێەم ئەوەی زۆر گرنگە لە گوتی بوویتە منبەرێک بۆ پارچەکانی دیکەی کوردستانەوە تەبعاً منبەرە چونکە منبەری سیاسیە و منبەرێک خەڵک ئەیزانت لە پارتی دیموکراسی کوردستان لە پشت ئەو گەورەترین حەزبە و خاوەن مێژۆ و ینی ئەو دەستگەها دامەزراندووە بۆ ئەو پەیوەندیە درستی بکرێت بینی پارچەکانی دیکەی کوردستان. بەڵام لەوێژی دوو خاڵی ینی یەک هاودژ یەکترن. یەکەم بیری نەکردووە ئەو خاڵە هاوبەشەکان چۆن بەهێزی بکەن بە عەربی دەڵێن تەنمیەت المشتەرەکات ینی ئەوەی لەگەڵ پارچەکانی دیکەی کوردستان دەرفەتێکی زۆر گەورەیە کەناڵێکی کوردستان 24 ببتە پردەک بۆ بەهێزکردنی خاڵە هاوبەشەکان لەگەڵ ڕۆژهەڵات ڕۆژئاوا باکوور حتا ئەو بەشەکانی دیکەی عێراق ناوچەدا برەوەکان. دووەم ئەوەیە کە ئێمە ئێستا چی پێویستمانە کوردستان 24 ئەم هێزە و ئەم وەکو دەڵێن هێزی تیقەنی و دارایی و مرۆڤی و ئەمە هەموو لە پشتە دەبێت وەکو مامۆستا زیرەک و شوانیش باس کرد بتە منبەرێک بۆ بەهێزکردنی ئازادی ڕۆژنامەگەری. دووەم بتە بەهێزێک بتە منبەرێک بۆ زانیاری بۆ خەڵکی دیکە بۆ مؤسساتی ئەعلامی دیکە. سێەم ئەو بابەتانەی کە بە دوواداچۆنی ڕووماڵی دەکات لە کوردستان زیاتر پیشەیی بیری لێ بکەتەوە نە زیاتر سیاسی بیری لێ بکەتەوە. بەداخەوە لە سەرانسەری کوردستان کەناڵەکانی کوردستان من وەکو گوتی ڕەها ینی مطلقە بەڵام من دەڵێم مطلقە زۆرینەی کەناڵەکانی کوردستان بە بیری سیاسی سەیری هەموو بابەتەکان دەکەن. بابەتێکی کۆمەڵایەتی سرفە، بابەتێکی ئاینی سرفە. بۆ من بچم بە دیدی سیاسی باسی بکەم بە دیدی ئینتیمائی خۆ. من دەڵێم ئەگە تو پرۆفیشنالی دەبێت چاکێتەکەی ئینتیمائی خۆ لە دەرەوە بەجیبێلی و چاکێتەکەی پیشەیی لەگەڵ خۆ بکەی و اینجا ئیشی بکەی. ئەمە ئێمە پێویستمانە لە قۆناغی داهاتوو چونکە کوردستان وەڵامی یەک کۆمنتی بەڕێزت بەمەوانێ باسی ئەواکەی کە ئێمە ینی زیاتر بە نەفەسی حکوومەت ئیشەکەین و بە نەفەسی دەبێت لە خۆ لێ نەجاتی بکەن بۆ ببین بەهێز زۆر باشە. ینی ئێمە ئەم شەو دانیشتون بۆ یەک جۆمان لە ڕەخنە و سەرنج و پێشنیارەکان بێت دواتر و پرسیارم بۆ کاکشوانە بێت باسی ئازادی ڕۆژنامەنووسێکین کێسار کوردستان 24 کاکشوان بۆتە مینبەرێک بۆی ڕەخنەکانتانی لێوە ئاراستە بکەن و ئێمەش بە سنگێکی فراوانەوە وەری بگرین. بەڵام ویستم باسی ئەوە بکەم کاک خدر ینی ئێمە هەر لە کوردستان 24 من بۆ خۆم لەم ستۆدیۆیە کە لەگەڵ بەڕێستانم ناڕزایی خەڵکمان گواستۆتەوە خۆپشاندانەکانمان گواستۆتەوە پەیامی خەڵکمان
بێشت متفقم لەگەڵ کێشەمان گواستۆتە و چارەسەریش کراوە. مەقسەدم نە ئەوەیە، مەقسەدم نەکردوتە، مەقسەدم ئەو دەرفەتەی هەیتە و ئەو دەست بەگەیشتن بە زانیاری تەبعاً ئەوە ئەبێتە منبەرێک بێتە بەهێز. کوردستان 24 کردویتە، من خۆی بینیمە زۆر جاران ڕووماڵی کێشەی خەڵک کردووە، بابەتی ئاینی کردووە، پێکەوە ژیان مرۆڤایەتی، پێشلکاری مافی مرۆڤ، بەڵام دەبێت ئەو نەفەسەی پیشەی زیاتر بێتە پێشەوە بۆ زیاتر باوەری لە سەرانسەری ڕۆژهەڵاتی ناوەڕاست. میدیا ئێستا باوەری لە وەرگر لە دەستداوە، چونکە سۆسیال میدیا ئاکتەرێکی زۆر بەهێزە. عێراق نێزیکەی 25 ملیۆن کەس ئاکتڤە لەسەر سۆسیال میدیا، یعنی 25 ملیۆن کەس ئەوانەی ماون تەنها منداڵن، یعنی ناتوانن بەکاربینن. کەواتە ئێمە دەبێت بیری ئەو داتایانە بکەن. ئەو داتانە هەر 2 مانگ 3 مانگ ئەپدەیتی دەکرێن. ئاخر ئەپدەیتەکە 25 ملیۆن و 600 و هەندێک هەزار ئینسان ئەکتڤن لەسەر سۆسیال میدیا لە عێراق لە کوردستانیشەوە. کەواتە دەبێت کوردستان 24 بیری بکەتەوە ئەو خەڵکە هەموو ڕۆژ بە ڕۆژ بەرو مۆبایل دەڕوات. من چۆن منافسەی ئەوانە بکەم، من چۆن بمە کەناڵێک، کەناڵی کۆمەڵایەتی بێت، مرۆڤایەتی بێت، کوردستانی بێت و کەناڵێک بێت کە هەر چار پارچەکانی کوردستان وەکو بلێن ئەمە ئاوێنەیە کە بۆ هەمووان کە ئێستا زۆر هەولی داوە ئەم شتە بکات، بەڵام هێشتا ماوە. هێشتا ماوانە زۆریش ماوە. ئێدە هەر هەوڵین دەست خۆش کاک خدر. کاک شوان پێم خۆشە باسی ئەو لەگەڵ بەڕێسا بکەم، ئازادی ڕۆژنامەگەری یاخود ئازادی میدیایی، کاری میدیایی ئێستا لە چه ئاستێکدایە لە کوردستان؟ وەکو باسم کردوتم ئێستا لەم مینبەرەوە ئێمە زۆر بە ئازادانە ڕاشکاوە نەک گفتوگۆ قسە لەگەڵ یەکدیاکەین. بابزانم ئازادی لای تۆ ئێستا لە چه ئاستێکدایە؟ بەڵێ وەڵام من سەرەتا ویستم ئەوە بڵێم کاک خدر بەڕاستی لەم جاری دووەما کە قسەی کرد هەنێ تێبینی زۆر میهەنیە. من هەر پێشبینی ئەوەشم لێ کرد، هەروە کاک زیرەکیش، بەڵام کاک خدر بە حکمی ڕاهێنەراوە من لە ماوەیەک بەیەکەوە ئیشما کرد و دەورەمان بە خەڵک گوتۆتەوانێ من هەر پێشبینی ئەوەشم لێ کرد. پێم وابێ ئەو خاڵانەی کە لەسەر جانبی میهەنی وتی بە نظر اعتیبار وەرگیرە کوردستان 24 استفادەی لێکێ. من قەناعەتم وایە دۆخی ئازادی لە کوردستانە لە پاشەکشایە، ئیشکردنەکەی لە پشتەوە بۆ هەموارکردنەوەی یاسای ڕۆژنامەگەری 35 ساڵی 2007. ئیشکردنێکی تر هەیە تا ئێستا هەر بۆ خۆی پاشەکشەیە. تۆ لە ساڵی 2013 یاسایەک تێ یاسای 11 دەستکەوتنی زانیاری تا ئێستا جێبەجێ نەکردووە، ئەوار بۆ خۆی پاشەکشەیە، ئاماژەیە بۆ ئەوەی ئەگەر یاسایەکی تر بواە لەوانەیە بۆ سندنی زەریبە بواە، بۆ هەر شتێکی تر بواە، بۆ بە شێوە لە شێوەکان بۆ ئیسفادێشی حیزبی بواە لەوانەیە بکرایە، بەڵام ئەوە نەکراوە. خاڵێکی تر من هەستەکەم ئیشکردنەکەیە لە پشتەوانێ بۆ مەسلەی بەرتەرسکردنەوەی مەجای سۆشیال میدیاوە کۆمەڵی ناوەندی حیزبی و غێرە حیزبی و ڕێکخراو هەیە. هیچ لێرە مەجالم بە ئەو پرسیارە بکەم بۆ ناوی ئەنێن بەرتەسەکردنەوەی کاری سۆشیال میدیا، بۆ ناوی نانێن ڕێخستنەوەی کاری سۆشیال میدیا، با ئەم دووشتە ڕوون بێ هەم لای ئێمە و لای بینەرەکان، چونکە خەڵکێک پێی وایە ئەمە ڕێخستنەوەیە، خەڵکانێکی وەکو جەنابی شەفیان وایە بەرتەسەکردنەوەیە. بەڵێ سەیری کە مامۆستا ئەزانی لە دنیا وتمان سۆشیال میدیا بەرەبوومێکی ئەوروپی و ئەمریکیە، زیاتر ئەمریکیە بەرهەمی هاتووە کە و چۆن میدیاش سەر منشەکەی لەوێەوە بووە، لەبەرەوە هیچ عیبیش نییە ئەزانی ئەگەر تەقلیدیوانە بکەیتەوە، هیچ عیب نییە تەقلیدی وڵاتانی ئەوروپی بکەیتەوە کە زۆریان یاسایان نییە بۆ سۆشیال میدیا، و هیچ عیب نییە کە تۆ تەقلیدی وڵاتێکی پێشکەوتوو بکەیتەوانێ. ئێمە چۆن زۆر جار کە نەخۆشەکەوین ئەچین ئەمانەی بچین بەلای دکتۆر باشین دکتۆر، ئەمانەی بچین باشین عیلاج وەرگرین، باشین عیلاجش لەو شوێنانەیە کە منشەی هەیە، لەبەرەوە تۆ ئەبێ کراوە بیت وڵاتی ئەگەر کراوە بێت ئەتوانێت خۆی مقاومەتی داخلی دروستکە بۆی مواجهی مەشاکلەکانی بکە، بەڵام ئێمە بەڕاستی دەسەڵاتی سیاسیمان ترسنۆکە لەو مەجاالەوانێ وازانێ هەموو کردنەوەی زەرەری پێگەێنێ. کاڵێم ئازادی ڕۆژنامەگەری لە پاشەکشایە، کەم خۆپیشاندان و ناڕازایەتی هەیە لە کوردستانە، ڕۆژنامەنووس ڕوبەڕووی بەڵێ بمبورە قسە کەم خۆمشاندان و ناڕازایەتی هەیە کە ڕۆژنامەنووسە چێ ڕۆماڵی بکە، بەڵام ڕوبەڕووی گرتن و ڕاونان و ئەدەوا لێ سەدن نەبێتەوانێ. کەم زۆر پێشکردنەوە هەیە لەسەر یاسای 35 ساڵی 2007 و ڕۆژنامەنووس بە یاسای سەدانی عێراقی و بە یاسای تیرۆر مەحاکەمەکرێ. ئەو زۆر جار باسی واکەن ئێوە نەتان هێرش دەستکاری یاساکان بکەن، نا بە دڵنیاوانی هەتاوەکو ئێمە نەفەسێکمان تێمە بێ لەم مەرحەلەی ئێستا ناڵی دەستکاری یاساکان بکەن. من پێم خۆشە بۆ ئەوەش بۆیە ئەڵێم چونکە بەڕاستی هەلومەرجی سیاسی کوردستان من ملانەی حیزبەکان و ئەو ڕوئیانەی هەیە بەرامبەر مەسلەی مافی مرۆڤ، مەسلەی دیموکراسی، مەسلەی ئازادی ڕۆژنامەگەری لە پاشەکشایە، لەبەرەوە هەر یاسایەکی بە یاسای 35 ساڵی 2007 باش دەرناکەن لەگەڵ ئەمێ ئەوە بڵێم ئەزانی ئەوە پرسیارەکەم ئاراستە ئەوش ئەوەیە کوردستان باشە
کوردستان لەگەڵ هەموو ڕێزما بۆ قوتی اقتصادی کە بە دڵنیا و قوتی اقتصادی وما خۆمان نزانین چه لە ئەزمەیەکایە لە قوتی پێشمەرگا کە خۆمان نەزانین تا ئێستا چەند ساڵەوە 30 ساڵە داواکەین پێشمەرگەیەک بگرێتەوە یەک ناگرێتەوە ئەوەی کوردستانی هێشتۆتەوە لە ناوەندی ئەوروپیا دۆخێکی ئەقلیمی و عالمیە لەم منتیقەیە ئەوەی کە تۆزێکیش ئیزافەی خستۆتە سەر ئەوەیە کە ئێمە مەسلەیەش تا ڕادەیە پراوێزێ لە ئازادی هەیە تا ڕادەیە لە مافی مرۆڤ چوونەتە ئەوێ ئەبێ ئەم جانیبە تعزیزکەین من ناڵێم تۆ جانیبی پێشمەرگە و ئەمنی و دارایی تعزیز مەکە ئەویش تعزیزکە بەڵام لەوە برادەرینە من پێتانانم پاش 30 ساڵ پێشمەرگەیەکی نەگرتوتەوە پاش 30 ساڵە جزێ ئەمنیەکی نەگرتوتەوە اقتصادمان وەکو خۆتان ئەڵێن 31 ملیار و ئێستا تۆزەکەمی کردوتەوە قەرزاری زۆر باشە با ئیش لەسەر تعزیزی ئەم جانیبەش بکەین چونکە ئێمە بەڵێ پێشکەوتن و کرانەوەی کۆمەلگای کوردی لە ڕووی ئازادی ڕۆژنامەگەری لە ڕووی میدیاوانەیە قەنەعەتم وایە کە ئەمە ڕێگە ڕاستەکەیەوەکو ئەو ڕێگایی کە بەری بگرینەوەوانێ و پاشقولی لێ بگرین لە پێشەوە من پێم خۆشە دەسەڵاتی سیاسی کوردی چ پارتی و چیەکێتی دڵنیایی بن کە دەستکاریەوە یاسایانە ناکەن کاک شوان قسەکانی بەڕێزت تاوکەری چەندان ڕۆژنامەنووسی دیکەیە لە هەرێمی کوردستان هەر کە بەڕێزت قسەتە کرد مامۆستا خدر و مامۆستا زیرەک وەکو سەپۆرتێکی قسەکانی تۆ سەریان ئەلەقان یعنی بۆیە وتم هاوڕان لەگەڵیا وتیان بەڵێ باشە کە ئێمە لە هەرێمی کوردستان خاوەنی چەندان ڕۆژنامەنووسی وەکو بەڕێست و وەکو ئەم مامۆستا بەڕێزانە بین کە ڕەنگە منیش لە جێ ئێوە بوومایە هەندێک لەو سەپۆرتی قسەکانمە کرد بەڕاستی بەڵام بۆچی ئێمە توانیومانە چی بکەین ڕۆژنامەنووسان لە هەرێمی کوردستان خۆیان بۆچی یەک دەنگ و یەک ڕەنگ کۆ نەبوو نەتەوانێ بۆردێک دروست بکەن یعنی بەم ڕەخنانەی کە تۆ لە میدیاوەیەکێکی دیکە لە شوێنێکی تر و لە دەستگایەکی جیاوازترەوە ئێڵێ بۆ هەمووی کۆ نابێتەوە بە یەک دەنگ و یەک ڕەنگ ئەم پەیامە بگەێنێ و وەزەختێک دروستکە لەسەر دەسەڵاتی سیاسی بۆی کە ئەم گۆڕانکاریانە بچەسپێنین من زۆر سوپاس دەکەم پرسیارێکی زۆر جایزە بەوە جواب تێمانێ بەڕاستی ئێمە کۆمەڵێ لە واقع کاژین کە کۆمەڵێ تەجروبەمان هەیە هی ڕێکخراوەکان هەر لە سندیکای ڕۆژنامەنووسانەوە بگرە بۆ سندیکاکانی تر هەر هەمووی حیزبیە و زۆری پشکێنەی حیزبە و زۆریشی بەسەر چوون کۆنگرە نابەستن بە کوردەکەی کەی حیزب کشایەوە لە مەجای میدیاکەی حیزب کشایەوە لە مەجای اقتصادکەی حیزب کشایەوە لە مەجالەکانی تر کۆمەلگای کوردی بەرەو تەندروست و ساغ لە مەڕوە هەتا حیزب بەردەوام بێ لەوەی کە لە سندیکا ئەو شەشی هەبێ ئەو چواری هەبێ ئەو سێ هەبێ بە دڵنیایەوە بێت ئەوەی ئێستا لە کوردستان گوزارێ ئەوەیە حیزب بێوێ بچووکترین پنداگیرکە ئێستا کە من لە منبەرەی ئێوە قساکەم لەوانەیە 101 لە پشتەوانێ 101 تۆمەتم بۆ دروستکرێ بڵێن ئەمە سەر بەولایەنە و سەر بەولایەنەیە کە لە ئەسڵیشا بەڕاستی سەر بە هیچ لایەنیشان نیم من لە ئێستادا و من پێم خۆشەوەت پێ بڵێم ئەم ئیتیامەکە من ئەڵێم ئەو ڕۆشنبیر و ڕۆژنامەنووسە سەر بەخوانی کانوێ بەڵێ من کابراایکی شوعی بووم شانازیشی پێوەکەم تەمەنێکی زۆری شوعی بووم لەگەڵ ئەو هاوڕێزیرەکە ئیشم شانازیشی پێوەکەم بەڵامی تر لە ڕۆژانێکی ترا کە شوعی نەما زۆر سپاس ئەمەی ئەوە بڵێم بە هاوڕێ ئەزانی بە کورتی و بە کورتی ئێمە بۆ یەک ناگرینەوانەیە چونکە زۆرێ لە کادیری حیزب ئیعلامیەکانی حیزب لایانی حیزبی تاغیەکەن زاڵەکەن بەسەر لایانی میانیا کەواتە ڕۆژنامەنووسان دابەش بوون بەسەر حسابی سیاسیە لە هەرێمی ڕێکخراوێکی میانی تەبێنە بۆردێکی میانی بە دڵنیایەوانێ وایە بە دڵنیایە وایە بەشێکیشی لەوەیە کە سەحەفیەکە 20 ساڵە لەگەڵ حیزباژی ژیانی لەوەیە زۆر جار هەنێ شتەکە کە قەنەعەتیشی پێ نییە زۆر باشە مامۆستا زیرەک باوەڕت بە ڕۆژنامەنووسی سەربەخۆ بێلایەن هەیە بەڵێ باوەڕم پێی هەیە زانی چۆنە ڕۆژنامەنووسی یەکێک لەو مەجالانێک کە دەتوانێت تایدا گەشە بکە لەسەر پێی خۆی بوەستێ ڕۆڵی مێژووی خۆی ببینێ دەبێت لە کاری ڕۆژنامەنووسیدا بێلایەن بێ نەک ئەو کەسە ئینتیمای نەبێ بۆ هیچ حیزبێک ئەو ڕۆژنامەنووسە ئازادە ئەندامی حیزبێک بێ ئیش بۆ حیزبێک بکە بەڵام کە دەستی بەکاری ڕۆژنامەنووسی کردو چۆن ناو کاری ڕۆژنامەنووسی دەبێت کاری پیشەیە ڕۆژنامەنووسی بکات دەبێت ئازادی ڕۆژنامەنووسی و ئیتیکی ڕۆژنامەنووسی پێ گەورەتر بێت لە بوارەکانی تر بەڵام لەکوێ دنیای مامۆستا زیرەک ڕۆژنامەنووس و دەستگای میدیایی تەواو سەربەخۆ بێلایەن هەیە چۆن لە وڵاتانێک کە توانویانە بینای دیموکراسیەت بکەن لە وڵاتانێک کە توانویانە بینای ڕایگەشتی بکەن گشتی خۆی هەیە دیاری کراوە ئەزانی چۆنە ژینۆخان لە وڵاتانی پێشکەوتوش فلان تەلەڤیزیۆن فلان ڕۆژنامە فلان گۆڤار نزیکە لە فلان حیزب یان بە دەربێ لە سیاست دەکە ئەمە ناتوانن ڕێگالەوە بگرین وەگلەیشمان لەوە نییە ئەگەر کەناڵ 24 لایەنگری حیزبێک بێ یان ڕوودا و یان NRT یان هەر کەناڵێکی تری ئاسمانیکەوە هەیە بەڵام بەو شێوەیە کار نەکرێت کە خەتەکە تایدا تۆق بێتەوە وە کاک شوان کۆمەڵک باسی باشی وروژان من پێما بەڕاستی کێشەی ئێمە بەس ئەوە نییە کە لە وڵاتی ئێمە کار بە یاسای ژمارە 35 کاری ڕۆژنامەنووسی ناکرێت کە من بۆ خۆم ئەندامی دەستەی ئامادەکردنی ئەو یاسایە بوومە کاتی خۆی
ئەو پرۆژه یاسای سندیکای ڕۆژنامەنووسە من تیایدا ئەندام بووم کە تیایدا زۆر هیلاک بووین زۆرمان دەبووین ڕنجێکی زۆرمان کێشا بەڕاستی تا توانمان ئەو یاسا بەرهەم بێنوە تا ڕادەیەکیش بۆ قۆناغی ئەو کات و بۆ سەردەمی ئێستاوە بۆ ئێستاژ یاسایەکی باشە بەڵام بەداخەوە بە هەموارکردنەوە بە گۆڕانکاری نییە زانی چۆنە پێویستی بە هەموارکردنەوە هەیە دەبێت بە ئاراستەیەکی باشتر چکە من بڕام بەوە هەیە دەڵێت لە هەر کاتێکدا ئازادی بۆ مای مەترسی دەبێت بە بەرفراوانکردنی ئازادی وەڵامی بدرێتەوە ناتوانێت تۆ بڵێ ئەو ئازادی ئەمە هەمانە دەبێت بەرتەنە دەبێت بە بەرفراوانکردنی ئازادی چونکە ئەمە ملەتێکی دەستبردن بۆ ئەو یاسایە بەرتەسەکردنەوەی ئازادی مامۆستا زیرەک مەرج نییە ئەوە دەتوانێت ئەو لیژنەیەکەوە ئامادە دەکرێت بۆ پێداچوونەوە بەو یاسایە وەچۆنێتی دەنگدان لەسەری چکە دەبێت پەرلەمان دەنگی لەسەر بدا و سەرۆشی هەرێم ئیمزای لەسەر بکە بەڵام تا نەفەسێکمان مابێ نایڵین دەست بە ئاراستە سلبیەکەی دەڵێ بە ئاراستە سلبیەکە بەڵام ئەگەر دەستکاری بکری بە ئاراستێکی ئیجابیدا من بۆ خۆم ئەندامی دەستەی ئەو لیژنێم کە و یاسایەمان ئامادەکرێت دەکرێت کۆمەڵک مادەی بۆ زیاد بکرێت دەکرێت ئەو یاسایە لەسەر بنەمایشی پێشکەوتوتر و باشتر با بڵێن بەرەو پێش بڕات و با بڵێن دەستکاری بەڵام دەستکاری سلبی من پێمان نەکاکشوان منیش دژیمی کاخدر دژی هەموو ڕۆژنامەنووسانیش دژینی کە یاسا پیرۆز نییە هیچ یاسایەک پیرۆز نییە ئللا ئینسان خۆی دەستبردن بۆ مافەکانی ئینسان پیرۆزە پێشرکردنی مافەکانی ئینسان خراپە ئێمە دەبێت دژێوانە بۆستینەوە باشە مامۆستا زیرەک باسی خاڵێکی زۆر گرنگە کرد با ئەوە بکەمە پرسیار بۆ کاک خدر هەست ناکەن ئێستا لە بەشێک لە سوۆسیال میدیا و بەشێک لە میدیاکان ویان کردووە کە هیچ بەهایەکی ئەخلاقیان بۆ مرۆڤایەتی نەهێشتوەتەوانێ هیچ بەهایەک و ئینتیمایەکیان بۆ خاک و نیشتیمان و بۆ پیرۆزەکانی نیشتیمان نەهێشتوەتەوانێ بۆ ئاراستەیە خەریکن ئەبرێت هەست بەبوونی میدیای واکەن ئێوە دیتنا من ڕاستە 100% ئەوشتە و بە نمونەیەکی چیرۆکە وەڵامی دەدەم هەفتەیەک لەمەوبەر لە یەک لە شوێنەکان لە دهۆک لە مەحەلێک بۆ مۆبایل فرۆش کابرایەکم بینی یەکێک لە یوتوبەرانی بەناوبانگە لە دهۆک منیش پێی گوت من گوتی من ئەتناسم و ئێوە ئیشی باشەکەن و من خۆی داناسی من گوتێ ئێمە حەزمان لێە لەگەڵ ئێوە ئیش بکەن و ئێوە کەسانی کاریگەرن لە ناو کۆمەلگا با پێکەوە هەندێک ئیش بۆ هەندێک کەمپینەی مرۆڤایەتی بکەن مانگی یەک جار پۆستێک لەسەر ژینگە لەسەر پاراستنی ئاو لەسەر نەخۆشیەک ئەوە ئێوە ئەو شتە بکەن زۆر مهمە خەڵک بە دیدێکی مرۆڤایەتی سەیرەوە دەکات گوتی ئێمە ئەوە چی کۆمپانیا بەو کارە ڕابێت چەند پارایێت بە ئێمە یەکسەر منەیزانم میشی ڕۆژانە هەزارها دۆلار مانگانە کۆکات ئێستا بوویتە مارکتینگ بوویتە دروستکردنی سەرمایهداری سوۆسیال میدیا لەبەرەوە من گوتی ئەو داتای من گوت 2-3 ساڵی دیکە زیاتر دەیدێت چونکە ئەوە 5 ساڵی دیکە 40 بۆ 50 بۆ 50 ئەو میدیای تەقلیدی خەڵک لێ دانیشتە مالێتەوە ئیتر لەبەر ئەوە بیرکردنەوەی بۆ داهاتوو بۆ کوردستان 24ش دەبێت بەو عقلیەتە بێت عقلیەتی جیلی تازە تەکنیکی تازە ئیشی تازە لە هەمان کاتیشتە ئەوەی تو باسی کردو بۆ سوۆسیال میدیا بۆچی وای دەکەن چونکە ئەوانە لە فرینە ئازادن لە کەس پێی نەڵێ گوتی نەڕۆشتە سانسۆر لە خۆ داخلی نینە مەشکلەکە کێشەکە لە سانسۆری داخلیە ینی ڕقیب داخلی بە عەرەبی طبعاً دەبێت ئەوە کاکشوان شتێکی زۆر گرنگە گوتەوە چەند ساڵە ئێمە داوای دەکەن دەڵێن دەبێت سوۆسیال میدیا دیجیتال میدیا لە ناوەندیوە بخوندرێت تا زانکۆ لە هەموو زانکۆکانیش ساڵی 10 ساعت بدەنێ بۆ خەڵک دیاتر ئەمە بوو بەشێک لە سەقافەتی لە ڕۆشنبیری لە پێگەیاندنی جیلی ئێمە بۆ نفشی داهاتوو ئەو پرسیار هەر ئەسڵەن قیمەتی نامینێت چونکە هەر بیری لێوکە چی وەرەگرێت چۆن بەناوبانگە بێت چەند سوودیێنیتەوە سێم شتێکی زۆر گرنگ هەیە لە کوردستان لەو وەزعشی هەیە ینی مل بە مل خەڵکی دیکەش هەیە ڕێکخراو هەیە چالاکوان هەیە کەمپینە دەیکات دیفاع لە مرۆڤایەتی دەکات دیفاع لە کەمینەکان دەکات لە کەیسی مرۆڤایەتی دیفاع لە ژنەکات لە ئازادی ژن لە ئازادی ڕێدەربەرین ئەوە وەزعەکە بەردەوامە و بەردەوامتریش دەبێت بەڵام ئەوەی گرنگ ئەوەیە وەکو مامۆستا زیرەک گوتی یاسا زیاتر جێگەی خۆ بگرێت یاسا زیاتر ببتە یعنی حەدی فاصل بۆ پشتیوانی مرۆڤایەتی و ڕۆژنامەنووسیش دەستخۆش چەند دقەیەکی زۆر کەم کاتمان ماوە زۆر بە کورتی ئەمەوێت پەیامی هەر سێکتان بۆ پێشنیارەکانتان چێ بۆ کوردستان 24 با هەر لە بەڕێستەوە دەست پێ بکەم
وەڵام من سێ پێشنیاری زۆر سەرەکی بۆ کوردستان 24 یەکەم دەبێت زۆر پیشەیانە استراتیجیان بۆ درێژخایانی بۆ زیاتر ببنە منبەرێک بۆ ڕۆمالکردنی هەموو کەیسەکانی مرۆڤایەتی اینجا پێگەیاندنی کۆمەلگا اینجا سیاسی چونکە ئەگەر هەردووکیان بەهێز بوون سیاست بەهێز دووەم زیاتر بایەخ بەڕاهێناندن پامێرەکانیان پێویستی بەڕاهێنانە سێەم زیاتر شارەزا بن کە میدیا بەروکوێ دەڕۆت چونکە شوان باسی یاسایە کرد من زۆر خەڵک ڕاهێنان پێگەن پێڵێم چی بەندی یاسایی هەیە علاقەت بە مافی ڕۆژنامەنووسیە لە دەستور نایزانێت لە یاسا نازانێت لە تعلیمات نانازێت لە ئیجرئات ڕۆژنامەنووسان بە یاساکان ئەم هەر سێ خاڵە زۆر گرنگە بۆ کوردستان 24 بۆ ببتە بەنبەرێکی بەهێز. دەستخۆش مامۆستا زیرەک وەکو باسم کرد لە قسەکانشمدا خەتێکی حزبی سیاسی تۆخێ لە کەناڵ 24 ناڵم دەستبەرداری بێ بەڵام تۆزە کاڵی کاتەوە دووەم لە ڕووی زمانەوانی بەڕاتی لە ڕووی زمانی کوردی زمانی زۆر گرنگارە لە ڕووی زمانەوانی کە زمان بڕبڕی پشتی نەتەوەیە ڕاستە زمانی ڕۆژنامەنووسی لەگە زمانی فەلسەفە جیاوازە زمانی فەلسەفە لەگە زمانی ئەدەبی جیاوازە بەڵام زمانی ڕۆژنامەنووسی کە لە کەناڵ 24دا تا ڕادێک ڕەچاوی پاراستنی زمان کراوە بەڵام هەڵەو کەم و کوڕیش زۆرە لە داڕشتنی هەواڵدا لە ڕووی ئەوەی بە عەرەبی پێدەگوتێ مازی مزارع و ئەمەر و لە شێوازی چۆنێتی ڕیزبەندی وشەش بەڕاستی ینی هەڵەو کەم و کوڕێکی زۆری تێدایە ئەسێم دەکرێت بکرێتە منبەرێک بۆی لە داهاتوودا کەناڵ 24 ببێتە بەشێک لە بزوتنەوەی ڕۆژنامەگەری و ڕۆشنبیری زیاتر بەرگری لە بەهاکانی ئازادی بکە زیاتر بەرگری لە مافی مرۆڤکە و ئەوەی بەلاوە گرنگ بێ کۆمەلگای مەچکەوەی بە کەلکمان دێ لەسەر ئاستی دنیا و درێژە بە ئەزمموی هەرێمی کوردستاندا پابندبوونمانە بە ئازادی و بە دیموکراسی. دەستەکانە خۆش بێ کاک شوان بە کورتی بزانم پێشنیارەکانت چیە سوپاس دەکەین. بەڵێ زۆر سوپاس ئەم سازدانی جۆرە سیمینارێکی ئاوا من قەناعەتم وایە ئەبێ لەسەر ئەم ڕیتمە بەردەوام بێ کوردستان 24 هەر بۆ بابەتانە بۆ هەموو بابەتەکانی تر ئاوا کراوە بێ وەڕێی خەڵکیکە وەرگێت ئەوە خاڵێکیانە خاڵی دووەمیان من دیقەتمەوە ئەم میدیا حیزبانە یەک کێشەی گەورانەیە بە تایبەتی کە لە ململانی حیزبەکان تۆخە بێتوانێت میدیایانەش نییە میهەنیت بیرەکەن پێویستە لەو کاتانە تۆ میهەنیبی ئەو کاتانە حاڵەتی هەڵسەنگان نەبوو ئەو میدیانە سێ من قەناعەتم وایە کە هەواڵ ئەو ڕووداوەیە کە ئێستا من و تۆ قساکەین لە کاتێک پێش ئێستا ڕوویداوە لەبەرەوە بێ زۆر بەلایەنانە ڕووماڵ بکرێ با هیچ نەبێ بەلایانی کەمانە گەر حیزبەکە سیاسەتیشی لەگەڵ ئەو هەواڵانیە ئەو هەواڵانە ڕووماڵ کرێ خەڵکێکە گیرەیە خەڵکێکە کوژرەیە بە شێوە لە شێوەکان کێشەیە ڕۆیە بێلایەنانە تەرحیکەی هیوادارم هەستەکەم ئەرچی ئەوە قورسە و زاڵکردنی ئەرکەمی هەنیەکە بەسەر ئەرکە حیزبیەکە و بەسەر تێڕوانینە حیزبەکە ئەو لەوێتی کاری کوردستان 24 بێ و هیوادارم ساڵێککە من کە بێمەوە لێرە دانیشم وا تەقیمیکەم کە بڵێم لایانی میهێنیتان بەسەر لایانی حیزبیا زاڵ بۆ سوپاس. زۆر سوپاس دەکەین ناڵین بگاتە ساڵێکی دیکە ئەوە ناوەبانتەکەین بۆی گفتوگۆت لەگەڵ بکەین کاک شوان. زۆر سوپاس بۆ میوانەکانم هەرێک لە بەڕێزان زیرەک کەمال نووسەر و ڕۆژنامەنووس هەروەها بەڕێز خەتر دوملی بەڕێزیشتان هەر نووسەر زۆر سوپاس هەروەها بەڕێز شوان محەممەد بەڕێزیشتان نووسەر و ڕۆژنامەنووس گەلێک سوپاس بۆ پێشنیار و سەرنج و تێبینی و خوێندنەوەکانتان دەستان خۆش بێت. زۆر سوپاس خۆشحاڵم لەگەڵتان. بینەرانی عزیز و خۆشەویستی کوردستان 24 بەم شێوەیە کۆتاییمان بە گفتوگۆکانمان هێنا سەرنج و پێشنیار و تێبینیەکان بە هەند وەردەگرین و دڵنیا بن لەوەی ئێمە کاری بەردەوام دەکەین و بەردەوامە بین لەسەر ڕاستگۆیی و گەیاندنی پەیامەکانمان. هەر شاد بن.